کە دامەزرا تایبەتی لە ئەوەڵی حرەسی قاعاد بوو کە مەسئولیان هتلەر لە شوێنێک خیتابیەدا ئەمانە ئیش و کاریان ئەو بوو ئەو شۆنە بەپارێزن بەڵامی تر بەسە لە بیستەکانەوە دروستکرا بەڵام دوای ئەوە تەتەوری پێکرا هەتاکو بووە 3 جۆر SS جۆرێکی کە پێیانەوت فافن SS ئەمانە چەکدار بوون تانک و فڕۆکە و ئەوانەیان هەبوو هێزێکی تایبەتی هیتلەر بوو پەیوەندی بە هتلەرەوە بوو هەر پەیوەندی بە سوپای ئەڵمانیشەوە نەبوو یعنی ئەمانە سەربەخۆ بوون خاز بوون فەرمانیان و زۆر درڕندە بوون مەشقێکی زۆریان بینی بوو فکرێکی قەومی بڵین بووە حزبی قەومی اشتراکی هیتلەر بوو خۆیانەدا بە کوشتابوویان بیر و باوڕێکیان هەبوو ئەم سێ بەشە پێک هاتبوو وەکو زانەبتم و فافۆن هێزی شەڕ بوو هێزێکی تریان هەبوو ئاسایش و استخبارات ئەمانە کە بڵاوە بوونەوە لە ناو وڵاتانی ترە هێزی سێەمی سەرپەرشتی معسکەری دیلەکانیانە کرد و ئەوانە بوون بەرپرسیار بوون لە کوشتنی 6 مەلیۆن جوو و سوستاندنیان بە فڕنەکان لەگەڵ کوشتنی دیلەکانی فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و ڕووس